لە عێراق سیاست پەیڕەو دەکرێت، شت لە دەست وەزیر نییە. ئەتوانم بڵێم زۆر جار شت لە دەست ڕئیسی وزەڕاش نییە. سیاسەتێکی گشتی هەیە، وەرەقەیەکی عەمەل هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. شخصێک و دوو شخص ناتوانن بیگۆڕن بە ئاسانی. ممکنە لە هەندێک شتی بەسیط بتوانن ئاسانکاری بکەن. پلان هەیە، پلانەکە ئەو جارە زۆر لەسەر خۆیان بە نەفسێکی زۆر درێژ جێبەجێ دەکەن بەرامبەر بە هەرێمی کوردستان وە خطوە بە خطوە، یعنی پایە بە پایە عەجەلەیان نییە. ئەوان بە تەواوی ئیش دەکەن لەسەر مەسەلەی لاوازکردنی هەرێمی کوردستان، بەزاندنی سیادەتی هەرێمی کوردستان، بچووکردنەوەی هەرێمی کوردستان و لە کۆتایی بەداخەوە دیسان دەڵێم زۆر ینی ئینسان گریانی دێت لۆ خۆی لۆ وەزعە نەمانی شتێک بە ناوی هەرێمی کوردستان. وەکو جاران نییە نەفەسیان کوردبی و کاتێ شامان تێبگرن، نا نەفەسیان درێژە.